خۆشەویستانی من لە ڕێگەی هەولێر ئەو ڕێگای کاتێ پڕ دەبی لۆ دەرەوەی شار شوێنێکی زۆر خۆشکراوەتەوە کۆمەڵێک دوکانی زۆر جیاوازە دوکانی شیرینی و میوە لەولایە و مارکێت و اینجا ئەوەی سەرنجی منی ڕاکێشا دوکانێکی شیرینی زۆر زۆر خۆش لێرە کراوەتەوە چاو و قاو و شیر و کۆمەڵێک شیرینی زۆر زۆر جیاوازیان هەیە اینجا سەرەتای پرۆگرامەکەم پێم خۆشە شتێک بخۆم و اینجا دەست بە پرۆگرام بکەم لەگەڵ مۆرم بزانم چ شیان هەیە لە ژوورەوە سمسم بکرێرەوە. خۆشەویستانی من ئێستا من لایەنی ئەسپ سواریم لە هەولێر یەکێک لە لاوەک بێژە بەناوبانگەکانی کوردستان پاییز بووکی قژزەرد من مات و تۆزیز هەردووک هاودەردین وێنەی جوان جوان بگری خاصەتەن لە بۆ ئەو بکوزاوانەی ساڵانە بە هەزاران میوان ڕوو لە شەقڵاوە دەکەن. کاگابراز شێفی لێرەوە نیە؟ دەمێ بزانم چ خواردنەکتان هەیە. هەر بەزدی دەبی ئەم بەڕاستی پێت دەرم خۆش بیان ناخۆش بوو. سلام علیکم. باش خاتون؟ باش کاکە ئەحواڵتکوە ئەو کچەلۆ هەراتی خوشکە خۆنات خۆم کوی باشی؟ هەندێک نایە نێزیکتر لێم تخوا. تەندروستیت باشە؟ لەخوای بەزیاد ئینشاڵڵا زۆر زۆر باش. خەرچی هەولێرێ؟ خەرچی هەولێرم زۆر خۆش دەوێتن ها دەرێ کوی دەرێتە مای خوای. باشە بزانم شوێنەکە تازەیە بکراوەتەوە شوێنێکی زۆر زۆر خۆشە. دەمێ بزانم چەند زۆر شیرینیتان هەیە لێرە چتان هەیە بەگشتی؟ وڵی بەگشتی بیتی فۆڕوانەمان هەیە بابەتی پاقلا و کوکیز و کرێم و ئەو شتانەمان هەیە بابەتی بەیانیان بەڵامینی پیتزا و کڕواسۆن ئاسایی ئەتو بێ دەرە بێ لای من جوانتر لەسەر شتەکان قسەی بکەین ئەو هەموو شتە خۆشەتان هەیە و نییە ئەها لە دووری شۆ قسەم لۆ دەکاش چیوا دەبی؟ نایگۆڕێزت؟ کات محەممەد بابەتی بەیانیان ئەوانەیە بابەتی بەیانیان ئەوانەمان هەیە واجای پەنیرمان هەیە پەتاتەمان هەیە زەیتونمان هەیە کڕواسۆنمان هەیە پەنیر و شکڵاتە بۆرەی پەنیر و پەتاتەشمان هەیە لەگەڵ مینی پیتزا ئەوانە هی بەیانیانە بازم پاقلاوەتان پاقلاوەکان ژێو بابەتەمان هەم شەریکەی سۆڵە لە تورکیای تەڵەب دەکەین دێتن واتە لێرە دروست لێرە دروست ناکەین پەنیر و مەبەست ئەوەکان لێرانە دروست دەکرێت شێف خۆتان شێفەکە کوردە؟ نە سووریا باشە کۆمەڵێک کێک و شتی جیاوازیشتان هەیە باش بزانم 24 کاتژمێر ئێرە کراوەتەوە بەڵێ 24 کاتژمێر کراوەتەوە چ شتێک لێرە خەڵک زۆر خواستی لەسەرە؟ بەخوای ئەو بابەتی بەیانیان ئەو موالحانە کێکی عیدی میلادی سەمونی بابەتی زۆر شۆفانە شتەکانی تایبەت بە خۆتابی لە جێی دیکە نەبیتن بەخوای هەموو لێرکۆوانە دروست دەکرێتن هەموو لێر دروست دەکرێت تایبەتەوە خۆتان خۆ دەستان خۆش پێم خۆشە لە دەرێ دابنیشە شیرە و کوشتە خۆشتانە بە هەڵبژێرم بزانم چ بخۆم شتی خۆشیان هەیە وەرە لە گەرم وەرە ئەوەیە ناوی چییە؟ چ بخۆم کاکە وەڵاهی ئەها و چشتی خۆش ئەو شتانم بەدری منە جەماعەتدرن دەزانیم تەماشا گوتت ئەوەکان ئەوانە بەچنە کامیان بە پەتاتەیە؟ پەتاتە ئەوەیان چییە؟ ئەو پەنیرەکەم دەوێت لەگەڵ کرواسونەکەی نا باش شکڵاتە بێ باش شکڵاتە بی کاکە باشە تا هەر ئەوەندەی دەخۆم ناوێرم زیاتر بخۆم کاکە هاتەمە شام دەکەن دەرین ئەتوو هەدە خۆی لە دەرە دادەنیشم باشە شیرێکیشم دەوێ ئایرۆڵە شیرێکیشم دەوێ دە باشە ئەو جارە لە چای بووە شیرەکی خۆش بێ ئەو دوکانانە ئیشتیهات دەفتەوە حەز لە خواردنی خۆش دەبی خۆ دەستت خۆش بیتن زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی بزانم خۆشە شیرەشی زۆر خۆشە هێلیان تێکردیا بەڕاستی زۆر زۆر خۆشە دەستیان خۆش بیتە لە منەوە خواردنی تەواو دەکەم و بەردەوام دەبنە خۆیرە
اینجا ئازیزانی من دوای ئەوەی شیرینیەکی خۆشم خوارد هەر لە بەرامبەر ئەو یعنی ئەسپ سواری هەولێر هەیە لێرە یانەیەکی زۆر خۆش و کۆمەڵێک ئەسپی زۆر جوانی لێ و ڕۆژانە خەڵک دەتوانێت بێت سەردانی بکات پێم خۆشە زانیاری تەواو لەسەر ئێرە بە ئێوەی خۆشەویست بدەم لەگەڵم بن دەچمە لای بەڕێوەبەرەکە. خۆشەویستانی من ئێستا من لایەنەی ئەسپ سواریم لە هەولێر شوێنێکی زۆر تایبەت و خۆشە پێم خۆشە بە شێوەیەکی گشتی زانیاریەکی تەواوتان لەسەر ئێرە پێ بدەم. ئێستا من لە لای بەڕێوەبەری یعنی ئەسپ سواری هەولێرم خاتولیالی اینجا ئەو بە زمانی عەرەبی پێمان دەڵێت کە شوێنەکە لە کێوە دامەزراوە و چۆنە و چۆنی و بیرۆکەی ئەو شوێنە لەکوێوە هاتووە. سڵاوت لێبێت مەرحەبا. أهلا وسهلا فيكم. أول شيء بحب رحب فيكم بنادي أربيل الدولي للفروسية، شرفتونا وأهلا وسهلا فيكم. نعطي لمحة عامة عن النادي. النادي تأسس عام 2014 بمعايير دولية، معايير مش موجودة بالعراق وبالمنطقة كلها. نادي أربيل الدولي للفروسية هو أكثر من أنه نادي فروسية، هو ملتقى للعوائل، للمدارس، للطلاب، لعامة الشعب. يعني حتى يلي ما بيحب يركب خيل في يجي على النادي، في يكون عم يتمتع بالمناظر الطبيعية اللي عنا إياها، في يكون عم يتفرج أكتر على ستيبلز، على الأحصنة، على كيف نهار الحصان بيمرق. عنا مثل تورز بنعملهم جوات النادي، يعني في الشخص يكون عم يجي ويشوف تفاصيل كتير حلوة عن الخيل حتى لو ما بده يركب خيل. فهيدا النادي عامة نحن we are looking forward إنه كمان أنتوا ترجعوا تحطوا أكتر تفاصيل، نعرف الناس أكتر عن هيدا المحل. هيدا المحل برجع بقول مرة تانية هو معايير دولية من الأريناز، من الأحصنة، من طريقة الاهتمام بالأحصنة. الخيل هو حيوان كتير حساس، بده كتير عناية، بده كتير دقة من الأكل، من النهار، من طريقة التشغيل، من أي شيء خصو بالخيل. نحن بنتمنى إنه نشوفكم بعد أكتر هون ونعرض أكتر تفاصيل عن النادي، وأكيد بنرحب بالجميع وعنا كتير packages، عنا كتير offers، وشكرا لكم مرة تانية وأهلا وسهلا. دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس. ئازیزانی من هەر لە یانەی ئەسپ سواری هەولێر کاک سەردارم لایە کە کۆمەڵی زانیاری دیکەمان لەسەر ئەسپەکە و شوێنەکە پێدەدات. کاک سەردار سڵاوت لێبێت. سپاس مەمنون، زۆر سپاس دەکەم لە بۆ ئەوەی کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی. سەرەتا پێم خۆشە بزانم یانی ئەسپ سواری هەولێر کاتژمێر چەند بۆ کاتژمێر چەند هەیە بێت؟ ئۆکەی ئێمە بەیانیان نەکرێتەوە سعات 10 بەیانی تا 12 نیوڕۆ. تا 12 نیوڕۆ 12 نیوڕۆ ئۆفە، یعنی ئیسراحەتە ئیسراحەتی ئەسپەکان و ئیسراحەتی ستافەکەی تا سعات 4 عەسر. 4 عەسر ئەکرێتەوە تا 10 شەوە هەموو ڕۆژێک. ئەو ڕۆژانە ڕۆژی دووشەمانیش داخراوە، ڕۆژەکانی تر هەمووی کراوەیە. باشە ڕۆژی دووشەمان ئۆفتانە. باشە ئەی چەند جۆر ئەسپ لێرە هەیە؟ لێرە ئەسپمان زۆرە، ئەسپی ئینگلیزیمان هەیە، ئەسپی عەرەبیە، ئەسپی تورکیە، بە زیاتر لێرە ئەسپی ئینگلیزیمان هەیە. کامیان زۆر باشە بۆ بازدان ئەخەر حەسەب ئەسپەکەیە، ئەسپی بازدان ئەسپی ئینگلیزیە. هەر ناوچە و هەر ئەسپە و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ باشە بزانم ئینگلیزی لە بۆ بازدان. ئینگلیزی بۆ جەمپینگە بازدانەکە. ئەسپی عەرەبیش ناسراوە بۆ ئەسپی جوانیە، پێش بڕکە ئەسپی جوانی پێدەکرێت. باشانێ ئەسپی عەرەبی زۆر جوان بۆ جوانیە. نماشی جوانیش ئەکرێت ساڵانە یان 2 ساڵ جارێک لێرە نماشی جوانی ئەسپی عەرەبی ئەکرێت. باشە و مانگانە جارێک ئەسپی ئینگلیزی بازدانیان پێکرێت لێرانە. باشە ئەواتە لێرە کار و چالاکیتان هەیە بە بەردەوامی؟ بەڵێ ئەرە وڵا هەموو ڕۆژێک هەمانە و تدریبی ئەسپەکانیش ڕۆژانێ دەربەکان تدریبیان پێەکەن و سێزەمەش خواردنیان پێدرێت. باشە خواردنەکەی دەخۆنەوەن؟ عەلەفە، جەتە بە کوردیش وابزان وێنجەی پێڵێن، ئەم خواردنانەیە. ئەو خواردنانە دەخۆن. باشە چەند ڕاهێنەر لێرە هەیە مەسەلەن بە گوێرەی ئەسپەکانە یان کەمترە؟ ئێمە لێرە دوو ڕاهێنەرمان هەیە، ڕاهێنەرێکمان کوردیەکیشیان بیانیە ئینگلیزیە، ڕاهێنەری تریشی لێ بەڵام یارمەتی دەرن، ڕاهێنەری تەواو نین. ڕاهێنەری تەواو نین. باشە منداڵیش زوو دێ سەردان دەکەن؟ بەڵێ مناڵیشمان هەیە لێرانە بۆ فێرکاری و هەیە بۆ خۆشی دێت
باش واتە ئەوە شتانەیە گەریەکەت پێی خۆش و بێ لێرە خۆی فێر بکاتە بەڵێ بۆ جەمیع بۆ هەمووانە ئێرە کراوەیە و یان هەر کەسی حەزێری بێ ئەتوانی بێت ئەتوانێت بێ و سەردام بکە شوێنێکی تایبەت نییە کاک سەردار دەستەکان خۆش دەکەن زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس. ئازیزانی من یەکێک لە جوانیەکانی کوردستان ئەوەیە کە لە هەر شار و شارچکەیەکی کوردستان هونەرمەندێکی بەناوبانگی تێدا بوو بێت ئەوە بە خۆشحاڵیەوە پەیکەریان بۆ ساز کردووە. یەکێک لە لاوەکبێژە بەناوبانگەکانی کوردستان ئەویش کاوێزاغایە کە ئەویش پەیکەریان بۆ کردووە. کاوێزاغا وەکو باسم کرد یەکێکە لە لاوەکبێژە زۆر بەناوبانگەکانی کوردستان و ئەو تایبەتمەندیەی هەبووە کە لاوکەکانی زیاتر لەسەر کەسایەتە دیارەکانی کوردستان بۆ وەکو لاوکی لەسەر شێخ مەحموودی نەمریش گوتووە. کاوێزاغا لە 1989 لە کوێستانی چەرچڵی هەرکیان لەدایک بووە. ڕۆژی چوارشەممەی مانگی ڕەشەمێ لە 1936 لە هەرشەم کۆچی دوای کردووە بۆ پەیکەرێکی زۆر جوانشیان لێرە بۆ داناوە. پاییز بووکی قژ زەرد من مات و تۆزیز هەردووک هاودەردین من فرمێسکم تۆ بارانت من هەناسم تۆ بای ساردت. اینجا بەڕاستی جەوێکی زۆر ساردی هەیە. بەڕاستی کوردستان لە هەر چوار وەرزەکەدا جوانی و تایبەتمەندی خۆی هەیە خاصەتەن هەندێک ناوچەی کوردستان لە وەرزی پاییزاندا زۆر جیاواز و تایبەتە. ئێستا لە شەقڵاوە خاستە لە وەرزی زستان و پاییزاندا دیمەنی ئەوەندە جوان و سەرنجڕاکێشی هەیە. پێم خۆش بوو لە پاییزدا کارۆک و دیمەنەکەی خۆشتان دەیبینن زۆر جوانە. کۆمەڵێک دیمەنی جوان و سەرنجڕاکێشتان نیشان بدەم لەگەڵم بن. اینجا ئازیزان هەروەکو پێشتریش باسم کرد دیمەنی پاییز لە کوردستاندا ئەوەندە جوانە ئەوەندە سەرنجڕاکێشە هەر قابلی ئەوەیە لەناو ئەو گەڵا جوانانە دابنیشی وێنەی جوان بگریت خاصەتەن لە بۆ ئەو بکوزاوانەی کە تازە زەواج دەکەن بین لەناو ئەو سروشتە جوانە وێنە بگرن قەت نەکۆن دەبی نە لێشی بێزار دەبن ئەوەندە وێنەکانیان جوان دەردەچێت. پێشنیارتان بۆ دەکەم لە ئەوانەی ئێستا زەواجی دەکەن بین لەناو ئەو سروشتە جوانە وێنەکانی خۆیان بگرن و یادگاری جوان تۆمار بکەن چکە بەڕاستی ئەو دیمەنانە دووبارە نابێتەوە. خۆشەویستانی من هەر لە شەقڵاوە خواردنگەیەک هەیە کە بەڕاستی زۆر جوان و سەرنجڕاکێشە زۆر کوردەواریانەیە. با بچمە ژوورۆ دیمەنەکەتان نیشان دەدەم کە بەڕاستی دیمەنێکی زۆر جوانی هەیە زۆر کوردەواریانەیە لەسەر دۆشەکدا دەریشی و خاستەتەن لە وەرزی سەرمادا سۆبەی پێدەکەن لە تەنیشتت ئێجگار خۆشە بەس تەمەشای و ئاوە جوانە و ئەو باغ و گوڵ و ئەوجا هەر قابلی ئەوەی خواردنێکی زستانە لێرە تاقی بکەمەوە. پێم خۆشە بچمە لای شێفی ئەو خواردنگەیە بزانم چ خواردنێکیان هەیە تاوکە من تاقی بکەمەوە. اینجا پێم خۆشە بچمە لای شێفەکە بزانم ئەو خەریکی چیە و چ شتێکمان لە بۆ ئامادە دەکات بیخۆین. سەلام عەلەیکوم باشی ئەحواڵت تەندروستی باشە؟ سەرچاوان گەلێک بەخێر بێ. دەکەم نای بەڕێزت؟ ئابراز کاک ئابراز شێفی لێرەوە نیە؟ بەڵێ دەمێ بزانم چ خواردنەکتان هەیە. قەلیە و قەلیە سێر و مەشویات دۆشتانەشمان هەیە پاچەیە قەلە بەڵێ قەل و قاز و قەل و قاز و ئەو شتانە زۆر دەفرۆشرێەوە نیە ئێستا بەری ئێستا وەختەیە ئەو خواردنانایە کاتی ئەو خواردنان زەمش لە کاتێکی زۆر باش داهاتن. بزانم سەعات چەند هەتا چەند دوکان هەیە مەسەلەن ڕۆژانە چەند کاتژمێر ئیش دەکەن لێرە؟ لە بەیانی نانی بەیانیمان هەیە ئەو ستاف جودایە هەتا سەعات 12 نیوەڕانێ نانی بەیانی ئەفرۆشە لە 8 هەتا 12 نانی سبەینانە لە 12 هەتا 11 شەوێ 11 و نیوێ خواردنی نیوەڕانانە چیری زانم چتان هەیە ئاساییە مەنزەرەکان هەردەمەوە باشە دەباشە برجمان هەیە خۆش برجمان هەیە مانەگەی فاسۆلیاشە فاسۆلیە بابی هەمووانە وەڵاو نەبی وێوان بانیا ئەوەش کوردو
ئەوە ئەمەرەگەیتە بامیان تەشریبە ئەوە پتاتەیە پەتاتەش وەڵام مەرەگە خۆشتان هەیە ئەو جلو سەرمایە وەختیەوەیە ئەوەش سوپە و ئەوەش سووب ئەوەش برنجی کوردیە ئەدیکا قەلی و مەلیەکە تەلیۆمەلیە ئێستا حازر نییە؟ ئێستا حازر نییە ئەڕۆ ئەدێمت چ بخۆم ئێستا لەت حازر دەبیتن بەرێ کوڕە لەم حازر یاراتی قەلی. بۆ بڕۆمەوە قەلی سێرەی لەرێزە 1 کیلۆ دادنی ئەرێ وەڵا قەلی سێرشی چاکم لە بۆدانم گە برنجە بێ خۆشە و مەرەگە خۆشانە و بێخام بێستا قەلی سێرەی دادەنیشم جێکەتان زۆر زۆر خۆشە چاوەڕ دەکەم ئەتشخواردنی خۆشم لە بۆ بینی بەڕێز دەستەکان خۆشی زۆر زۆر سپاس با بچم دانیشتم لەوێندەر چاوەڕێ بکەمە تا شێف قەلیەکەم لەو حازر دەکاتن زوو هاتیمە لێشت حازر نییە دەنەو نانە گەرمەش پێ دەبوو نانەی گەرمیشمان دەخوارد وەڵاهی قەی نادەی هەموو جارێ نانی گەرم و شتی گەرم دەخۆم با ئەو جارەوە ئەی وەڵا خواردنەکەشمان لە بۆ هات دەستەکانتان خۆش بیا خوا سوپەکەشمان خوارد گەرم بووینەوە ئەیا خۆ دەستت خۆش بیچن ئەو ئاگری لە بم پێوە نیە ئایرە وەڵا دایم یانی بە گەرمی لۆ خۆی کابرا بخواتن یا خۆ دەستت خۆش بیچن زۆر زۆر سپاس زۆر گەلێک گەلێک مەمنون دەستەکان خۆش بیچن ئەو هەموو خوارد نەبێ بپسیژ نابی ونیە دەستەکان گەلێک مەمنون دەستەکانتان خۆش بیا خوا بەڕاستیش سفرێشی زۆر زۆر جوانیان لە بۆمدانە ئەو دەباتام کە بزانم خواردنەکەشیان جێکیان ئەوەندە خۆشە خواردنەکەشیان خۆشە بەس خۆچی ئەوەی لێ نەبرێ بەڕاستی زۆر 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 بەتامە زۆر زۆر خۆشە هەندێک تیژە حەزم لە شتی تیژە یانی شتی تیژم پێ خۆشە دەستەکانیان خۆش بەڕاستی زۆر زۆر بەتام و زۆر زۆر جوانی سفریان لە بۆمدانە خواردنەکەی تەواو دەکەم و بەردەوام دەبم ئازیزان شەقلاوە بەهۆی سروشتە ڕەنگین و جوانەکەی و ئاو هەوا فێنک و سازگارەکەی بۆتە شوێنێکی گەشتیاری زۆر زۆر خۆش کە لە سەرتاسەری کوردستان و عێراق ساڵانە بە هەزاران میوان ڕوو لە شەقلاوە دەکەن و لە ڕووی ئابوووریەوە بزافی گەشتیاری کاریگەریەکی زۆری هەیە بەسەر شەقلاوە واتە خەڵکی ناوچەکە زیاتر گرنگی بە کەرتی تایبەت و کەرتی گەشتیاری دەدەن چونکە ساڵانە هەروەکو باسم کرد گەشتیارێکی زۆر ڕوو لە شەقلاوە دەکات کە دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی هەیە خاستن لە وەرزی پاییز و زستانان و بەهارانشدا بێگومان و هەروەها هەر بەهۆی کاریگەری ئەمەوە کە خەڵکی ناوچەکە زیاتر بیرکراوەتر و ڕۆشن بیرترن بەهۆی ئەوەی هەر بەم هۆیشەوە کەوا لێرە هەموو ئاینەکان بەیەکەوە خەڵکەکە بەیەکەوە بە ئاشکەوایی بەیەکەوە دەژین زۆر ڕێز لە میوانەکان دەگرن واتە ئەوەی بینیتان شەقلاوە دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە و شوێنێکی گەشتیاری زۆر زۆر خۆشە بەڕاستی دڵم دەکرێتەوە کاتێک سەردانی شەقلاوە دەکەم. جا ئازیزانی من لە هەر شار و شارۆچکەیەک وە لە زۆربەی شوێنەکان دایمەن شوێنێک دروست دەکرێت لە بۆ خێزان و گەنج و برادر و قوتابی کاتێک لە دەوام تەواو دەبێت بێتە شوێنەکە بەخۆی ئیستراحەتێک بکاتن شۆک بداتن لەگەڵ براد دۆست و برادەرەکانی کۆ ببێتەوە لە شەقلاوەش لەسەر ڕێگە کۆمەڵێک کابینەی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشیان دروست کردووە بە لایلۆن هەمووی بوویتە وچی غورفەی لێ هاتیە اینجا خواردنی دەفرۆشتن خۆتان دەزانن خواردنی سەرجادەش تام و چێژێکی جیاوازیە پێم خۆشە بچمە لای یەکێک و بیدوێنم زانمە و گەنجە جوانە قسەمان لە بۆ ناکات بیرۆکەی ئێرەیان لە چێدانە لەو کەشە ساردا. سەلام عەلەیکوم یا ڕەبی دەستان خۆش بی لەو جێ گەرمەی کوی کاکە باشی حاڵ باشە زۆر بەخێر بن یاخوا هەر باش بی تەندروستیشت باشە ئیشاڵڵا ناوی بەڕێزت ئەحمەد ئەحمەد کاک ئەحمەد دانیشن خوا کاک ئەحمەد بەڕاستی شەقلاوە زۆر زۆر ساردا دێ ئەو ئێرە دووجەوە ئێرە گەرمە ئەوێ زۆر ساردا پێم خۆشە پێم بڵێ بزان بیرۆکەی دروستکردنی ئەو کابینە گچکانە لە تەنیژیەک لە چێوە هات لەکەیەوە ئێرەتان دروست کردیە والله تقریبا
پێنج سال ئەرکانە ڕەوانە بووە بەس ئەو سار گوتم با بیرۆکەی جیاواز دروستکەین هەمومان پێکەوە ئەمەش ئەو بیرۆکەم لە بەهاتیەوە گوتم با ئەم زۆر دەزانم ئەو ئیشی ئێرە نوێ ینی ها ئەم دیزاینتان کردیەوە پێشتر ئەو عایرەبانانە هەر هەبوو ئەو ئێرە تازەیە بەێ باشە چ دەفرۆشن بە گشتی لەسەر لێرە بە قورآن هەموو شتێکی لێیە لە فەی لێ زیاتر پاقلە و شێلم و بەێ نۆکراوی لێ و زۆر بە شتەکانی لێە کوبەی لێە هەمووان دەزانی شەقلاوە شوێنێکی گەشتیارێ گەشتیاریش زۆر کاتێک بێدەدا تێپەڕ دەبێت لا دەداتن خۆشتێکی دەخواردن زۆر بە کات گەشتیار دێن لادن لێرکانە ئەنی بە ڕۆژ خەڵک ناتە ئێرە مەخوای خەڵکیش دێ زیاتر تەڵەبی محەدی لێرکانەنا بەس لە پاس ساعات سارەوە خەرچی بیان هەو لێرە دێتن زیاتر لە بۆ دۆچی دێن سلێمانی دێن هەمووی بەهام دێن گەشتیار زیاد گەشت ئێرە شوێنێکی گەشتیاری زۆر ڕۆژە ئەو گیتار و جوانش لێرەدا دەزانی لەوان لێ دێت وڵای لێ نازانم بە هەودێم بەیاتیا وێرە لە شستا بێتر ئەی دەنگت خۆش نییە بینی نەخوارە گیتارەکە احتیاریە احتیاریە مۆسیقای تۆم و جێری بەخوای کاتی خۆ زۆر پێم تۆم جێریم پێ خۆش نەبوو ئەو چی سڵاگەکە لۆ پشیلەکەی دەچوو بالێتی زێ دەکەم کاکە دەستەکان خۆش بیتن زۆر سپاس دەکەم زۆر سپاس لە شوێنە گەرم و خۆشە دەبی بڕۆین چ بکەین گەلێک مەمنون دەبی بەرنامەکەی تاوکەین دەست خۆش کاکە سپاس اینجا خۆشەویستان کەش و هەوایەکەش کەمێک ساردی کردووە ئێواران لێرە پیاسەکردن لە شەقلاوە زۆر خۆش و جیاوازە پێم خۆشە کەمێک باسی مێژوی شەقلاوەتە بۆ بکە مێژوی دروستبوونی شەقلاوە خۆی دیار نییەوەتە دیار نییە بزەبت لەکەیەوە ئەم شوێنە بنیادراوە بەڵام بەپێی ئەو شتانەی کە دۆزراونەتەوە ئاسەوارانەی کە دۆزراونەتەوە وانیشان دەدا کە لە سەردەمێکی زۆر کۆنەوە بنیان دراوە چکە ئاسەواری زۆر کۆن لێرە دۆزراوەتەوە وجا هەروەکو دەیبینین لێرە خەڵک بۆ خۆی دێتە لەو کابینانە چای دەخوا و پاقلە و شێلم و زستانان ئەو شتانە زۆر خۆشە کەشەکە هەروە دێ و سارد دەکاتم پێم خۆشە بچم شتێکی گەرم تاقی بکەمەوە لەو کابینە جوانان چۆ بڕاستی زۆر گەرمە ئەوێن دەرکاتێک تازە چوم سرم لێدا ئێرە بەتاڵە چمە لای سەرێ بزانم چ هەیە جا هەروەکو باسم کرد لە شەقلاوە چکە کەلوپەل و ئاسەواری زۆر کۆن دۆزراوەتەوە ئەوە دەسەلمێنێت کە زۆر دەمێکە مرۆڤ لێرە ژیاوە باشتەشی گەرمیش بخۆین هەندێک گەرم بینەوە سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان باشە ئاساییە بێمەلاتان سڵاوت لەبێت تەندروستی باشە سەلامت باخۆش هەر باش بیکاکە بزانم چتان هەیە لێرە وەڵا لێرەمە شێرمە و گەرمە شامی و پاقلێ و زستانان ئەو شتانە زۆر خۆشە خەڵکی شەقلاوی سپیگرەیمە فەرقینی هەمووی هەریەکەم دەستا خۆش شێلم هەیە دەمێ هەندێک ئاوی شێلمی بخۆم گەلێک سادە بەشکم بڕە گەرم بینەوە زستان یانی ئەو خواردنانە خۆ دەستت خۆش بیتە بێشەکرد درستیەکەی بەس دۆشاوانی چاوە شتوانە تێ ناکەین مەستی چارە باشە منجەڵەکان گەورەنە تا سعات چەند نەمێژەوی شەی دەکەم نەمێژەوی شەی دەکەم دۆ 25 ساڵی دەبیتنانی دەمداڵیەوە ئیشم لام نەدایە لەو ویشە لەخوای بەزیادبی قەناعەتم پێ هەیە الحەمدولله لە هەموو شتێک قەناعەتت هەبیتن بەخوای شەرتی قەناعەتە شەرنانی ئینسان ئەگەر زۆریشی هەبوو قەناعەتی نەبیتن سەرکەوتو نابیتن لەخوای بەزیادبی الحەمدولله ژووری ژیانی خۆمان پێ بەڕێوە دەبین سپاس بۆ خوای گەورە هەتا سعات چەند ئەنگۆ لێرە دەبێت نا 2:03 دێنێرە هەتا سعات 2 شەوێ لێرێ 2 نیوەڕۆ بەڵێ 3 دەگەینێرە و هەتا خۆمان هەتا 2 شەوێ زاروێ 2 دەدەخات 2 نیوە زاروێ بەخوای زاروێ خۆی لە چواری هەتا اینجا بێ هەموو لایەک ناخۆش بەڕاستی لەو کەشە ساردە ئیجا گەرم دەبینەوە ئاوی شێلمەکەش بخۆم بزانم چی دیکە هەیە سەلام عەلەیکۆم نام بەخۆی نام هەرمەستن
باکەشەکان لێ تێکدە دەرۆک باسم کرد ئەو بەڕێزە باسی کە لێرە مەحەت هەیە وا دێرە جا قوتابیەکان لە خۆیان دێن لێرە کۆ دەبنەوە ئەگەر لە مەکتەبی یان لە پەیمانگا و ئەو شوێنانە زۆر خۆشە لەسەر زادە و شتانە لێ بدەی پاقلەی دەکڕی شێلمی دەکڕی لۆ خۆت چای ناخۆم بەسە وا شێلمی ناخۆم فەرقی چییە هەروەکو باسم کرد بەڕاستی ئێرە کەش و هەوایەکی زۆر زۆر خۆشی هەیە و هەروە قەرەبارخەوە بین وەڵا وەرە سەلام عەلیکۆم باش کاکە خوش سلام الحمدلله الحمدلله ئینشاڵڵا زۆر باش بی چ دەخەوە لێرە خەریکی چی والله خەریکی کاسابەتی کەسابەتی خۆ چ دەفرۆشی لێرە لەفا چ نەوع لەفە سینگ و جەرگ و گۆشت و هەموو هەیە مەرێ بە خۆت شێفەکەی مەرێ ئەیا ڕبی دەست هەر بە خۆشم دروستی دەکەم بە خۆش دروست دەکەم لە کەی دەست بۆ ئیشێ کردیا 5 ساڵە دەنگت خۆشە ئەمن ناوەڵا وەڵای خۆشە ئۆتە جەماعەت دەڵێن دەنگت خۆشە وەڵای ڕاکاکە تووشم مەکەن نانە ئێمە درمان مەشتێنە گۆرانیش خۆشمان ئەم لە خزمەت دامە بەس گۆرانی نازام وەڵا دەزانێ بەخوای نازام عەلی مەردان بەخوای نازان ئەوەی دوونێ شێو لە بۆ من برێ نازام وەڵا هیچ هیچم بەبیر نایە ئێستا بێڵە گۆرانش تار تۆفێ کردێ پا دەست خۆشبی کاکە جیانەکان خۆشبی زۆر زۆر سپاس کاکە بڕۆنەوە جێ خۆتان سەرچاوم مەنگۆش سەرچاوم هەر بەس ببینن چەند قەرەبارغ بوو نازانم گەنجی ما لۆ دەترسێن لە کامیرێ ینی چ دەڵێن قسەی ئاسایی دەکەین خۆشەویستان هەروەکو دەزانن لە سەرمادا پاچە خواستێکی زۆر زۆری لەسەرە ئەنجا لێرە پاچەیەکێ زۆر بەناوبانگە پێم خۆشە بچمە لای خاوەنەکەی و پێم بڵێت کە پاچەکەی لۆ بەناوبانگە لە کێو دەستی پێکردیەوە بزانم دەیخەنە ناو تەڕادی حیوان نازانم مەسەلەکە چێت چکە ئەمن پاچە خۆر نیوە پێم خۆشە بچمە لای ئەو زیاتر زانیاریم لەسەر ئەو شتە پێ بڵێت سلام علیکم سلام علیکم باش خير بين تساوى اسماعيل كاوس اسماعيل کاک اسماعیل پاچەکەتان زۆر زۆر بەناوبانگە الحمد لله پێشتریش باسم کرد پێم خۆشە لە بۆم باس کەیلەکەیەوە ئێرەدانە و دەست دڵی شکر والله ما لميجا مطعم من هي هلا باب مو مطعم من ابوا بس ايه او مطعم تقريبا دساره مريا باتشكش تقريبا لميجا هل يكم زال مدان يا باتشكا والحمد لله است امورك زوب عشان بس اظن ابو قاتل خلنا وقرادي بس بطرادي بس بطرادي كان بري او كي هو الجوش تاعنا ناكن والله اذا كان خوش بخوش شيف يعني ناج هي الشيف كان بري شونيتي اعمال باجي محمد يبكي خبابي محمد يبكي با محمد خدمه دامه في معمري كو او عمل خدمه دامه قالك دستا خوش بتلبس ساعه تلبس ساعه سلاو باش كان باشي باشي باستا كمان خوشة نشانم ديكا كوباتك يا مالك بس هتصح باش فرم ولا نقول أجاب سيمزانين أنكو باتي كودكان هما باتي بطراديا باش يعني بطرادي برخي هي وقول كشيا هذا كم يا خوش والله برخ خوش ترى برخ خوش ترى اما بهرجيناكن بس بطرادي برخو يقول بطرادي خوش ترى بري بس بيسكن هي او بيسكي همو يقول شيء يعني تماش تريدي همو هرم همو نرم همو لقمه تماشي نا بس او برنزه او طراده همو برنزه استاو تماشيك استاوي او طراده دكمو تماشيك وا اي ديلا با بينو بزانين استيدا ليش تندشتينين خلا بتلا خدمات دام قالك ممنوع استا تماشيكي او همو برنزه برنزو غوشتيا اما استا او هلونا فريدادنين استا بزانا كودادن اول غوشتي سرچيا غوشتي سرچي غولشي اما سرككي كوركي نك خاين كدوين نيا بس سرككي كوركي نما بس كور دفن دكولينا باش ساعات دين دير دكاني دفن اما الير لساعات نويس بيني حتى دوازة الشوي حتى دو باش دي سبينا زو خلق سرفين اخو والله ما ويرانا قال ويرانا قال نعم دابا كاين دو شرط اما هر اون دي وراغين لو ايشكي باش وابزان خلق لا زور بشارة كان جديد والله لا هم زيان دي لا هوليري دي لا سليماني دي لا دهوتشي دي ماشي اليوم منزل قولاني هيك اواش يبخوي باتيا يسرفيا بس انت مشاغل استايق دقه باوانتي كم لو نفرانا با الخلطي بريب كارته
هذا براسي بوني خوشة ها بوني زۆر خۆشە هذا زماني دقدا مشي دقدا چیهان زمانی لەگەردەیە زمانەکەی باتێکەین ئەی هاوار خەرک زمانیش دەخوا ئەوە زمانە زمانیش گۆشتەوە نیە ئەوە زمانە ئێستالۆ نەفەری ئەوە دەڕوە ئەوە نەفەرێک ئەوەیە بەس بێ هەموو لایەک ناخۆش ئێستاوەیەکێک ببینی شوێ درانگ بیت خۆ چەند حەزی دەستێ ئەوەش پێچێک ئەمە تیژاوشی هەیە سیراو ئێستا ئەو تیژاوش پێشاندا ئێستا باشە و بەس زستانان هەتانیان فەسلەکانی دیش ئەوە تیژاوە سیر و چیکەیە بیبەر و ئەوە هەوە بە ئاوی حیوانی دێتانە بەستم گۆشتی باشە بەس لە سەرمایە قاچەکان هەیە ئەدی کاتەکان هاوینانش هەیە بەس هاوینە هەندە سەرفەتی لەسەر یعنی بری 30 پاچە 35 پاچە ئەوە دەڕوا ئەو هادەڕوا بەس دستانان ناگاتە 250 پاچە 300 پاچە هەڵە زۆر هەموو حجزەکانش بەس حجزە حجزی زۆر مەشاکل دوو سەبێری کاکەمە حەزن کردێن و نادەمن ئەو ئەزە بەڕاستیەکەشی سەرمایە ئەو خواردانە گرمت دەکاتەوە گەلێکم حەزێک زان ئەو مەنزەرە گەورانە چ تێدایە دەرە مەنزەری دانیە چ شتەکەی لەسەر پاچەی مەسەرەن ئەتو باست نەکرد بێ من نەمپرسی والله ئەمە ئێستا پاچەن هەیە ئەمە بە حیوان کامل بە کەلەش کامل حازرەکەین یعنی ناوفڕنی ئەوەشن هەیە ئێستا وەرە تەماشی ئەو پاچانەکەن ئێستا ئەو پاچانە سا پێشان دەم وەرە وەرە با بچین بزانین چمان نیشان دەن شەوان حازر دەکەن ئەوە تەڕادەکەیە ئەوە تەڕاد شەوان حازر دەکەن بەری بەس بەیان جێسە دەکرێن ئەدی ئەمە وێ ڕاناگەن ئێستا بەبەستمەوەی هەموو حیوانێک ئەوەی هەیە ئەوە بەرخەبەر هەموو تەڕادە ئەو شێوازی ئامادەکردنەکەیەتی کە ئێستا لە پێشمان ئەنجامی دەداتن ئەو برنجەکەشی هێنا ئەدی هەیە گۆشت و کشمیش و شتیش دەخاتە ناو برنجەکەی خۆش نییە؟ وەڵڵە هەیە کشمیش داواکە بەپێی تەڵەبیات تەڵەبیات بکەن بەزەبیرە با من داواکەی پێ بکەم بینە چایشم قسەک زەعیفە بەس بخەینە داواکەتێک شتەوە ئەی وەڵڵا ڕەبی دەست خۆش بیکەن ئاڵیشەکەی بە خۆت بکەم پێکمدا دەبێت ئەو داوا ئەستورانەش بێ ئێستا برنجەکەت تێکرد؟ بەو گۆشتەی بۆ نیشی ناخۆش نییە بەڕاستی بۆ هیچ بۆ نەچی ناخۆشی نیە بەس بە ئەوکەی کە بڕێک بوونی ناخۆشە ئەوەش گۆشتە ئێستاش دەی دووریە خۆ دەستت خۆش بیتم وڵی شێفی بەڕاستی ئەوە من قلەچێ ئەوەندەی بکەم لەوانێت چار پێ هەفتەک پێوە بم دەستت خۆشی باش لەکە جێوە هەفتەی بووی وەڵڵا و لە مێژە ئەمە تەقریبا 13 سا دەگەر وەستا ئیسماعیلی داما 13 ساڵە ئەرێ وەڵڵا بێ ئەوەی ناحەیە مەمە ماشەڵڵا گەنجیشە جەوها دەستت خۆش بیتە ئەجا خۆشەویستانەوەی بینیتان شێوازی دروستکردنی پاچەکە بوو کە بەڕاست شێوازێکی جیاواز و جوانی هەیە شێفەکەش بەڕاستی شێفە جا پێم خۆشە بچمەوە لای خاوەنەکەی و بەڕاستی شێفەکەت وەستا وەستا کەشمانی ئەوڕۆ لێرە نییە مەری ئەوی لێرە نیە ئەوڕۆکەی جازێ بەری سەلامەت سەلامەت قابستاوی بە زۆر بەخێر لەسەر چاو ئێستا تۆزەشیش تامی خواردنەکەش بکەم زان کە خانکوان گۆژدانیشن
وەستە نازانم ئەو قسەی کوو بکەم نانە وەختەکەی باشە وەختەکەی باشە مەبەستم وەختەکەی ئەمن سەرپەی ناخۆم ئیشتشکە بکۆ ئیشتشکە بکۆ وڵای دەستەکان زۆر سپاس دەکەم. ئەجا خۆشەویستان لێرەوە دیارە میوانی زۆری شیلەیە پێم خۆشە بچمە لایەک گوێیەکان و بیان دوێنم سڵاوت لێبێت ماندی نەبی وەڵام ئەتوو ماندی نێبی ڕەبی عافیەتت بیتن پێم بڵێ تامی پارچەکەی کۆوا زوو دێن پارچە دەخۆنەنگۆ وڵا پاچەی مامی ئیسماعیل بەناوبانگە ئەرێوەڵا چەند ساڵەمە هەردین هەی شەقراوەشین بەس پاچەکەی حەلی نییە مهمیەکەی لەوەیە تەڕادە ئەوەیە مهمیەکەی ئەجا من سەرپەی ناخۆم دەم بۆ بۆنی ناخۆشەوە بەس چوومە مەطبەخەکە هیچ بۆنی شینە چکە بە تەڕادیا یەکەم جارە ببین نزیکەوە بەڕاست زوو دێن دەخۆم بەڵێ بەڵێ ڕبی عافیەتتان بیتن ئەمش ئەوڕۆ تاقیدەکەمەوە قەی نابزانم کۆ ئیشەکە دەستان خۆش بیتن ئەجاوە سەرپێکەشمان لە بۆ دەینن پارچە پارچە دەستان خۆش بیت یا خۆ دەستەکانیان خۆش بیتن لە کەوتاییدا لە پرۆگرامی تامی سەرڕێگا پارچەشم خوارد نایشانم خواردیە یا خۆ دەستەکانتان خۆش بیتن الله لەو بۆن بەرامە نەمگۆ زمانی مینە بەخوای تام دە باشە یا خۆ دەستت خۆش بیتن هەر بەزدی دەبی ئەم بەڕاستی پێ دەرم خۆش بیان ناخۆش بوو نابی تو ڕۆژبی ها دە باشە کابرا لە ئیش خۆی دڵنیە جەوە دەبی ها خۆر مۆر میلیۆهەرکە بوونیە دەستت خۆش بی دێمەوە کرد پێت دەرم کوو بوو دە باشە کاکە بێ هەموو لایەک ناخۆش خوا گەر دەرمازات بکەنەوی ئەو پاچەی دەبینی شەوە درەنگە کاتی بەرنامەیە برسیتە بەزیانی ئەوەیە تامی سەرڕێگایانی دەبی بچمە هەم جێیان شتی نوێ بە ئینگۆ بەنگۆ پیشان بدەم و بە خۆشم تاق بکەمەوە دەنجە ئەوها کورایە ماشەڵڵا کەس بۆنی زۆر زۆر خۆشە هیچ بۆنی ناخۆش نییە خۆشە ها بەڕاستیمە خۆشە ئەو یەکەم جارت تام دەکەم یەکەم جارت تام دەکەم دەستەکان لەسەر دەستی شێخ محەممەدی دەمەست پاچە خۆت دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی تامی خۆشە جیاوازە هیچ بۆنێکی ناخۆشی لێرە بۆن گۆشتێکی زۆر خۆش لێرە بێ هەموو لایەک ناخۆش بەرداوام لەم لە خۆدا ئازیزانی من دوای ئەوەی بۆ پرۆگرامی ئەم جارەی تامی سەرڕێگا من سەردانی شەقڵاوەم کرد کەشی پاییزی و خواردنی گەرمی زستانە و پیاسەی ئێواران نیشانی ئێوەمدا گەڕامەوە شارە جوانەکەی فیوچەر سیتی لە هەولێر کۆتایی بە پرۆگرام دێنم تا پرۆگرامێکی دیکەی تامی سەرڕێگا خواتان لەگەڵ